ئەمە فاشیزمە جۆرەکە لەو فاشیزمەی کە کاتی خۆی هیتلەر بۆ داگیرکردنی وڵاتان هەیبوو کە لە کاتێکە کە ئەمریکا وەکوت هیتلەر ئەبێتە پاوان خواست ترامپ ئەبێتە وەک هیتلەرێکی کە پاوان خواست بوو کە شەڕی جیهانی دووهەم بەهۆی ئەوەوە هەڵگیرسا کە هیتلەر دەیویست وڵاتانی تری ئەوروپا و تەنانەت جیهانیش بخاتە ژێڕکێفی خۆی و ئەڵمانیا لە سەروی هەموو جیهانەوە بێت. ئێستا ترامپیش بە هەمان شێوە ئەوێت هەمان کردەوەکان و هەمان ڕەفتارە فاشیەکانی هیتلەر دووبارە بکاتەوە، بەڵام ئەم بە جۆرەی تر نەک بە ڕێگەی عەسکەری بە ڕێگەیەکی اقتصادی ئەوێت داگیرکاری بکات و دەیەوێت پاوانخوازی بکات و شوێنەکانی تری جیهان وڵاتانی تری جیهان شارەکانی تری خاتە ژێر ڕکێفی ئەمریکاەوە تەنها بۆ غەزە نییە، مەسەڵەن کەنەدایە بۆ وڵاتانی ئەمریکای لاتینە بۆ جززیرەکانی دەوروبەری ئەمریکای لاتین و ئەوانەیە. یعنی ئەمە ئەینێکی پاوانخوازیە کە یەکسانە بە هەمان سیاستێک کە هیتلەر هەیە. ئایا هیتلەر چەندێک سەرکەوتنی بەدەستێنا پێم وابێت ترامپی شەرەوەندە سەرکەوتن بەدەستێنێ.